نوری نەمر بەرجی چوارم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولە. دابەشکردنی دەستکەوتەکانی حونەین. ئەو دەستکەوتانەی لە جەنگی حونەیندا دەست مسلمانان کەوتن، پێغەمبەر بەسەر هەندێک لەو کەسانەدا دابەشی کرد کە دەیویست دڵیان بەرەو ئیسلام نەرم کات. ئەمەش بۆ هۆکاری جۆرێک لە قسە قوسەڵۆک لە نێوان گەنجانی ئەنساردا. بەڵێ بە تایبەتی گەنجەکان ئەو دابەشکردنەیان پێ هەرز نەدەکرا و دەیانوت هێشتا خوێنیان لە شمشێرەکانمان دەچێت کەچی غەنیمەت دەدرێت بەوان. لەم نێوەندەشدا سعدی کوڕی عوبادە دێتە خزمەت سەروەر و بارودۆخەکەی وەک خۆی بۆ باز دەکات. سەروەریشمان بۆ چوونی ئەو دەپرسێت. ئەویش لە وەڵامدا دەڵێ منی جێکێکم لەوان. ڕەوشەکە تابڵی هەستیار بوو، وای دەخواست دەست بەجێ ڕێگە چارەیەک بدۆزرێتەوە. مەسەلەکە بەرگەی ماتڵبوونی نەدەگرت، کەچی دەبینین پێغەمبەر بە فەتانە تەنور بەخشەکەی بەو پەڕی ساناییەوە چارەسەری دەکات. گەربیرتان ما بێ لە شوێنی خۆشیدا ئەم ڕووداوەمان جێڕایەوە وتمان کە بەڵگەیە لەسەر پێیانبەری حەزرەتی محەممەد صلی الله عليه وسلم. پێغەمبەر کۆبوونەوەیکی ڕێخست کە تەنها ئەنسارەکانی لەخۆ دەگرت. جگە لەوانیش ڕێی نەدا کەسی تر بەشداری بکە. لەلایەکی ترەوە چۆنیەتی ئەنجامدانی کۆبوونەوەکە کاریگەریەکی ئەرێنی وەهای لەسەر ئەنسار دروست کرد. هەر ئەوەندەی فەرمووی مەگەر ناتانەوێت لە کاتێکدا خەڵکی بە مەڕ و بزن و وشترەوە دەگەڕێنەوە بۆ ماڵەکانیان ئێوە بە پێغەمبەری خواوە بگەڕێنەوە. هەموو ئەنسار کەوتنە هەڵڕشتنی فرمێسکی شادی. هەستانەوەی ئەو سەروەرە لە ژێرباری ئەو قەیرانە ئاڵۆزانەدا نابێ بدرێتە پاڵ کۆمەڵە لێکدانەوەیەکی نهێنی یاخود کۆمەڵە هێزێکی جیاواز، چونکە ئەو تەنها و تەنها پێغەمبەری خوایە. گەر ڕێگە بدەن مەسەلەیەکەیە دەمەوێت لێرەدا دووبارەی بکەمەوە. ئەو لە ناو کۆمەڵێکدا سەری هەڵدا بوو کە تینووی ئاشوو بوو، ئاریشە و دووبەرەچی بوو. کۆمەلگەیەکی گرفتدار بوو، هەموو ڕۆژێک بە کۆڵێک کێشەوە دەهاتنە بەردەمی. ئەویش هەموو ئەوانەی بە دەربڕینەکەی بەرنارشۆ وەک چۆن قاچ بخاتە سەرقاچ و فنجانێک قاوە بخواتەوە ئاوا بە ئاسانی چارەسەر دەکرد. ئەمە ژوتەیەکی بەویژدانی خاوەن ڕۆحێکی بێویژدانە. لەم سەردەمەدا کە گرفت و قەیرانەکان لەسەر یەک کەڵەکە بوون، بە شەریەت لە هەموو کات زیاتر پێویستی بە حەزرەتی محەممەدە. بەرناتشۆ بەم قسەیەی وەک بڵێ گوزارش لەسەر سامی خۆی دەکات لە ئاست پێغەمبەری خوادا کە چۆن بە ئاسانی لەمپەری ئاریشەکانی تێی کردووە. بەو قسانەی دانێت بە ڕاستیەکاندا. زۆر حەزم دەکرد ئەو تۆزە دامپێدانانەی بەس بواە بۆ ئەوەی چاوی بەڕووی حەقیقەتدا بکردایەتەوە، چونکە هەر هیچ نەبێت ئەو هێندە قەدرناسی هەبوو بەرامبەر بە سەروەرەکەم. جا بەو پێی بەرامبەر بە ئەبوو تاڵیبیش بە هەمان شێوە بیر دەکەینەوە، بۆیە ئومێد دەکەم ئەم نەرمی نوێنیەمان چاوپۆشی لێ بکرێت. قەیرانی کۆچ هەردەم کێشەیە، تەنانەت لەم سەردەمەشدا هەر بەردەوامە. دەبینین وڵاتەکەمان لە دەرەنجامی کۆچەوە چ تاڵاوێک دەچێژێ. بەندە لە چەندین وتار و بۆنەدا نیگەرانی خۆمم دەربڕیوە وتومە کە ئەم دیاردەیە دەرەنجامی ئەو پلانەیە کە لە دەرەوە نەخشەیان بۆ دەچێشرێت و وەک شانۆگەری لە وڵاتەکەماندا نمایش دەکرێن. دوژمنان دەتوانن لە هەر بەشێکی ئەم وڵاتەدا بیانەوێت دەرگەی ئاژاوە و دووبەرەچی بخەنە سەرپشت. دەتوانن چەندەها کونوکە لەبەر بکەنەوە و ڕێ بۆ خەیران و نەهامەتی خۆش بکەن، چونکە لەلایەکەوە بێباوەڕ و ستەمکاران و لەلایەکی تریشەوە دووڕوانی ئاسیا هەمیشە لە مەڵازدان بۆ کردنەوەی دەرگاکانی ماڵوێرانی و پلانگێڕی لە سەرمان. لە ڕابردوشدا چەندین جارخاڵی لاوازی ئێمەیان قۆزیوەتەوە و لەسەر نەخشەی هاوچێشە جیهانیەکان سڕیویانەتەوە. بۆ هۆیشەوە تەواوی جیهانی ئیسلامی زیانمەند بووە، بەڵام فیداکارانی بڕوا و ئیمان توانیان ئەو هێزە دینامیکیەی کە لە ڕۆحی ئەم ئومەتەدایە و هەڵقوڵاوی ئیمان و بیر و باوەڕیەتی پشدەستور بە کۆمەکی خوایی ڕامی بکەن و ئەو گەلە ڕزگار بکەن لەوەی کە چارەنووسی بە دەردی چارەنووسی بولگاریا یان تورکستان یان ئۆزبەکستان یان مەنگۆلیا بچێت. داوا لە خوای دلۆڤان دەکەین کە کۆمەچیە وڵاتانەش بکات تاوەکو ئەو زنجیرە کۆیلایەتیە بشکێنن کە لە گردنیان ئاڵاوە و توانایان بداتێ تا ئەوانیش سنوورێک بۆ دوژمنانیان دابنێن، چونکە خوا دەفەرموێت وتلك الأيام نداولها بين الناس. ئێمە ئەو ڕۆژگارانە دەستا و دەست پێ دەکەین لە ناو خەڵکیدا. جا ئەگەر ئەو ڕۆژانە ئەمڕۆ بەرەو ڕووی بەرژەوەندی دوژمنان بڕۆن، ئەوا سبەی پشتیان لێ هەڵدەکەن. بگرە لەوانەیە لە داهاتوودا خەندە و دڵگوشادی ئەو وڵاتە داما و ستەم لێکراوانەش بەسەر بکاتەوە. بەڵێ کۆچ بۆ خۆی کێشەیەکی قورس و دژوارە. پرسی کۆچکردنیش لەم ڕۆدا کە لەبەر داویستم بیترین جێنمە ناو کەوانەیەکەوە خۆتان دەزانن باسێکە میلەتێکی چەندان ملیۆنی و کاربەدەستەکانی تووشی قەیران کردووە و نازانن چۆن مامەڵەی لەگەڵدا بکەن.
دیارە لەو کۆچەی ئەو وەختە هاتە مەیدان ژمارەی کۆچبەران نزیک بوو لە ژمارەی دانیشتوانی ئەو کاتەی مەدینە کەچی دەبینن لە سای ئەو فەتانەتە بەرینەی پێغەمبەردا چ ئەوانەی بۆ حەبەشە و چ ئەوانەشی کە بەرەو مەدینە کۆچیان کرد تووشی هیچ جۆرە تەنگەتاویەکی مادی نەبوون و وێڕای دەربازبوونیان لە سەختیەکانی دنیا چەندین ئەنجامی باشیان بەدەستێنە لە ڕاستیدا لە مێژووی جیهاندا هیچ کۆچێک نییە هێندەی ئەو کۆچێک کە لە سەردەمی پێغەمبەردا ڕوویدا سەرکەوتنی بەدەستێنابێت کەوا بوو پێغەمبەر چۆن ئەو گرفتە گەورەیەی چارەسەر کرد. ئێستاش با بە کورتی لەسەر ئەم لایەنە بوەستی. یەثریب شارێکی بچووک بوو دانیشتوانەکەی خەریکی کشت و کاڵ بوو بۆیە بازار و بازرگانیەکەی کەوتو بە دەستی جوولەکەکان. ڕاستە کۆچەرە مەکەیەکان شارەزەی بازرگانی بوو بەڵام سەرمایەی پێویستیان بەدەستەوە نەبوو تا بازرگانی پێ بکەن بۆیە پێیان نەدەکرا چێبڕچەی جوولەکەکان بکەن. جا چۆن توانای مامەڵەی بازرگانیان هەبوایە لە کاتێکدا هەرچی سامان و مڵکیان هەبوو لە مەککە بەجێیان هێشت بوو. ئەمە سەرباری ئەوەی ژمارەی کۆچەران بەردەوام لە زیادبووندا بوو کە ئەمەش زۆربوونی ڕێژەی دانیشتوانی مەدینەی لێدەکەوتەوە. جاییتر ئەو خەڵکە لەکوێ دانیشتەجێ بکرانایە و چۆن خۆراکیان بۆ دەستەبەر بکرایە. ئەمە لە کاتێکدا خەڵکی مەدینە خۆیان هەژار بوون. سەرجەم ئەم گرفتانە لەسەر یەک کەڵەکە ببوون و هەمووشیان چاوەڕی چارەسەرێکی لەباریان لە پێغەمبەر دەکرد. هەمووان بە چاوی متمانەوە دەیانڕوانی ئەو چونکە هەر ئەو بوو بە هەڵمەتێک هەموو ئەوانەی چارەسەر دەکرد سەرنجامیش هەروە بوو. هەر کە پێغەمبەر گەیشتە مەدینە یەکسەر برایەتی خستە نێوان کۆچەران و ئەنسارەوە. شنەی گیانێکی برایەتی وەهای کرد بە ڕۆحیاندا زۆر بەهێزتر و قوڵتر بوو لە برایەتی شیری. تەنانەت گەیشتە ڕادەیەک ماوەیەک میراتی یەکتریان دەبرد. بەڵێ ئەو برایەتیە ئەوەندە بەتیم بوو ئەنساریەکان هەموو شتێکی خۆیان کرد بە دوو بەشەوە و بەشێکیان بەخشی بە برا کۆچبەرەکانیان. لەم نێوەندەدا شایەتی ئەم بەسەرهاتە دەبین کە عەقڵەکان سەرسام دەکات. بوخاری ڕیوایەت دەکات کاتێک کۆچەران هاتنە مەدینەوە پێغەمبەری خوا عەبدوڕەحمانی کوڕی عەوف و سەعدی کوڕی ڕەبیعەی کردە برا. ئەم برایەتی هێندە قوڵ و لەناخەوە بووە تا دنیای نمونەیەکی تری نەبووە و ناشبێ. ڕۆژێکیان سەعد دەستی عەبدوڕەحمانی برای دەگرێت و پێی دەڵێ براکەم ئێوە هەموو شتێکتان لە مەکە جێهێشتووە و ئاوا هاتوون. تۆ ئێستا بێ خێزانی منیش دوو خێزانم هەیە بۆ خوا پێت دەڵێم سەیری خێزانەکانم بکە کامیانت بەلاوە پەسەند بوو با من تەلاقی بدەم و تۆ بیهێنە. عەبدوڕەحمان چاوی پڕ بوو لە فرمێسک و فەرمووی خوا خێزانەکانت لە خۆت پیرۆز بکات و فەڕ بخاتە سامانتەوە بازاڕەکەتانم پیشان بدە ئەوە بەسە بۆ من. پاشماوەیەک عەبدوڕەحمان توانای ئەوەی پەیدا کرد کە بژێوی خاو خێزان پەیدا بکات. بۆ یەکەم کار کە پێی هەڵسا ئەوە بوو ژنێکی هێنا. ئەمەش خۆی لە خۆیدا جۆرێک ڕێز بوو لەو کەسانەی کە ئاموشۆی ماڵی دەکردن و نمونەیەکی جوانی ناسکی ڕۆح و نەزاکەتە. بێگومان گەورەترین کێشە لە بەردەم ئەو جۆرە برایەتیەدا دەتوێتەوە. ئەو فیداکارە خەمخۆرانەی کە بەم ڕادەیە وابەستەی یەکتر بوون لە هەمان کاتدا ئەو مرۆڤە بژاردانەش بوون کە دەستنیشانکراوی ئەوە بوون فەتحی جیهان بکەن. ئەو گیانی برایەتی بەسەر ئاسمانی مەدینەوە شنەی دەهات بە دڵنیاییەوە ڕۆژێک دێ بەسەر هەموو جیهاندا بەخش ببێتەوە.